خۆشەویستانی کورسات نیوز وڵاتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. عراق لە نێوان هەموو پێشهاتانەی کە ئێستا ڕوبەڕووی بۆتەوە ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکەی هاوبەشی و هاوکاری ئەنجامدا کە تیایدا ژمارەیەک لە نوێنەر و سەرۆکی وڵاتە بڕیار بەدەست و گرنگەکانی ناوچەکە و جیهانیش بەشدار بوون. ئەمە بۆ عراق و بۆ عراقیەکان پێشهاتێکە کە خوێندنەوەی جیاجیای بۆ کرێت لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆی ڕووداوەکانی ئەفغانستان و عراق بە سیناریۆکانی ئەفغانستان دەچوێندرێت و هەروەها لە بەردەم هەڵبژاردنێکی پێشوەختدایە و دۆخی سیاسی و سەربازی و ئابووری لە ئاستێکی جێگیردا نییە. ئەم کۆبوونەوەیە تەنها شوێیەکی سەرکردە سیاسیەکان بوو یاخود کاریگەری دەبێت. فەڕەنسا کە وەکو وڵاتێکی کاریگەر لەناو هاوپەیمانی نێودەوڵەتی بەشداری لەو کۆبوونەوەیە کرد مەبەستی چی بوو و بە تایبەتیش ئیمانوێل ماکرۆن کە بڕیارە کەمێکی تریش بگاتە هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت. هەموو ئەو بابەتانەی ئەمڕۆ لێکەوتەی کۆبوونەوەی لووتکە بوون لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەی بە میوانداری بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی کە عەدالەت بەخێر بێشی. زۆر سپاس. ئەمەوە لەوە دەست پێ بکەم ئەم بابەتە لە ناو مەترسی و ینی لە ناو مەترسیەکاندا دەرفەتێکە هەوڵێکە توانی ناوی لێ بنێ با بڵێن جۆرێکە لە کارکردن بۆ تەمینکردنی ئاسایشی عێراق لەو قۆناغی کە پڕە لە تەحەدیاتی پێشەر شتێک ئەمنی بەنسبەت عێراقەوە و ڕووداوی لووتکەی بەغداد بۆ هاریکاری و هاوبەشی لە ڕاستیە یەکێکە لەو بۆنانەی کە توانین بڵێن بۆنەیەکی معنەوی گرنگە لەبەر دوو هۆکار. یەکەمیان لەبەر ئەوەی عێراق خۆی لە تەوقیدێکی زۆر هەستیارە ئەم تەبعاً دوای چەند هەفتەیەک لە ئامادەکاری بۆ بەستنی ئەم لووتکەیە لە تەوقیتێکی زۆر هەستیارە گرێدا کە ئەمڕۆ یعنی هەتا لە ئەوەی کێمە گوێمان لە وتەکانی کازمی بۆ وەکو سەرۆک وەزیران ناوی لێنا لە هەلومەرجێکی هەستیار و مێژوویی ئەزانەیە خۆی وەکو سەرۆک وەزیران و بێگومان هەموو نخبەی فەرمانڕەوا لە عێراق ئاگادارن کە وەزعی عێراق لە بەردەم کۆمەڵێک کەیس و کۆمەڵێک ئیستیحقاقات هەیە کە هەر هەمووی پێویستی لە هەر هەموویە پێویستی بە جۆرێک لە هاوکاری و پاڵپشتی هەم هەرێمایەتی هەم ناوچەیی هەم نێودەوڵەتی هەیە و عێراق خۆی بەتەنیا بە ئەزممویش دەرکەوتووە لە ڕابردووە خۆی بەتەنیا دەرەقەدی هەموو ئەم کەیسانە نایە وڵاتێکە ڕەسەقامگیری سیاسی و ئەمیتیانە لە ڕووی پێکاتەی سۆسیۆلۆژی و سیاسیەوە دابەش بووە خلافاتی سیاسی لە ناوخۆیە زۆر هەیە و لە کۆتاییە بۆ حەسمکردنی هەموو ئەم کەیسانە بە پلەی یەکەم ئێستا دوو گرێوی هەیە. گرێوی یەکەویان ئەوەیە کە هەڵبژاردن کە لە 10 ئۆکتۆبەرە ئەکرێ لە عێراقا ئەم هەڵبژاردنە سەرکەوتوو بێ بە معایری نێودەوڵەتی ینی هەڵبژاردنێک بێلانی کەم جیاواز بێ لەوەی کە لە ڕابردووە بووە جیاواز بە دوو مانە. یەکەم بەمانای ئەوەی کە بڕی ئەو ڕەخنە و تۆمەتانەی کە هەبووە بەرامبەر بە نەزاهەتی هەڵبژاردن لە ڕاستیە تا ئەو ئەندازەیە کەم بکرێتەوە کە هەڵبژاردنەکە شەریعەت وەربگرێ و بە کەمترین کێشە لی بێنە دەرەوە. دووەمیشیان لە ڕوانگەی ئەوەی کە ئەبێ لانی کەم هەڵبژاردنەکە گۆڕانکاریەکی سیاسی ئەو تۆ بێنێتە کایەوەکە ومێدێک ببەخشێتەوە بە عێراقیەکان. و لە هەمان کاتشە بۆنەیەکی گرنگە لەبەر ئەوەی لە ڕاستیە بووە وێزگەیەک بۆ با بڵێن کۆکردنەوەی کۆمەڵێک وڵاتی پێکناکۆک لە ناوچەکەیە. ویستمەوە بکەمە پرسیارێک و مەسەلەن هێڵێکی سووری بە ژێرابێنی لەسەر ئەم جملەیە بەڵام پێشەوە مەسەلەن فەڕەنسا چی ئەوێ لە عێراق چی دەستکەوێت؟ ئەگەر سەرنج بدەی فەڕەنسا لە زۆر دۆسەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە هەوڵەدا سیاسەتی دەرەوەی خۆی گەشە پێ بدا بە تایبەتی کە ئەمریکەکان تا ڕادەیەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک لە با بڵێن تەرکیزی خۆیان گۆڕیوە لە ناوچەی لە چەقی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئاسیا و بۆ چەند ناوچەیەکی تر کە شەڕی گەورەی ئابووری هەیە لەگەڵ چین و لەگەڵ کۆمەڵێک تەوەریتری دەولیە لەم ڕوانگەیەوە فەڕەنسیەکان ئەیانەوێ هەم ڕۆڵێکی ببینن لە دۆسیەکانی لوبنانە لە دۆسیەی
دۆستی سووریایە لە لیبیا و لەو چوارچێوەیە لە عێراق و تەنانەت لە دروستکردنی جۆرێک لە پەیوەندی لە نێوان وڵاتێک و سعودیە و ئێرانیشە چونکە هەمومان نەزانین کە فەڕەنسا تاکو ئێستاش پەیوەندی لەگەڵ ئێرانیەکانە پەیوەندیەکە گرژ نییە ڕاستە تێبێنی و ڕەخنەی جددی هەیە لەسەر دۆسیەی ئەتۆمی ئێران و دابەردەوام داوای پابەتبوونی ئێرانیەکانەکە بە هەموو ئەو التزاماتی نێودەوڵەتیانەی کە لە بەرنامەی ئەتۆمیە هەیە و ڕەخنە لە کۆمەڵێک لە ئەو ئازادی سیاسیەکانەگری ئەمە هەموو ڕاستە بەڵام لە ڕووی سیاسی و پەیوەندی دەرێکی فەڕەنسا لەگەڵ چەند وڵاتێکی ئەم ناوچەیە لەم قۆناغەیە پەیوەندێکی گەشە کردووە و ئەگەر سەرنجدا بێ ماکرۆن خۆی وەکو سەرۆک حزوری هەیە بە شێوەیەکی مەیدانی ماکرۆن پەیوەندی بەوە نیە کە فەڕەنسا ئەوێ بە وجودێکی گەورەتر لە عراق بەدڵنیایەوە بێجگەلەوەش ماکرۆن ساڵی داهاتوو بۆ نمونە هەڵبژاردننی هەیە یعنی بابەتی هەڵبژاردن بەنسبەتەوە گرنگە ئەوێ کە دوای ئەوەی کە بۆ ڕای گشتی فەڕەنسی ئەوەی ئەوەندەی ئێمە زانیاریمان هەبێ ئەوەی خراوەتە ڕووکە فەڕەنسا ئەوێ ڕۆڵێکی نوێ بژێڕێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە هەموو ئەو دۆسیە گرتوانەی کە هەیە ئەوێ پیشانی بدەکە ئەم ڕۆڵە بە شێوەیەکی پراکتیکی ئەمڕۆ سەرۆک خۆی پێ هەڵەسێەوە بە شێوەیەکی مەدانی هەنی هەتا ئەمڕۆ لە وتەکەی خۆی ماکرۆن وتی ڕەنگە هەندێک بپرسنی ئێمە چیەکەین لێرە ینی بەنسبەت فەڕەنسیەکانەوە ڕەنگە بابەتێکی تا ڕادەیەکی زۆر یعنی تازە بێ ئەو ڕۆڵە کە فەڕەنسیەکانی گەڕن و ماکرۆن خۆی وەکو سەرۆک ئەیجێڕێ لە سیاسەتی دەرەوەی فەڕەنسا لەم ناوچەیە پێمانی پیشانەدا کە فعلەن فەڕەنسیەکان ئەیانەوێ پلە بە پلە تا ئەو ئەندازەیە کە لە پەیوەندیە بێ لەگەڵ هەموو وڵاتانی هەرێمایەتی و ناوچەکەیە ئەو ڕۆڵە بە شێوەیەکی تەدریجی لێ بکە بیباتە پێشەوە بە موازی لەگەڵ طموحاتی تازەی فەڕەنسا وەکو زلهێزێکی کۆن لە ڕابردووەوە هێزێکی سەرەکی و دەوڵەتێکی گەورەی ناو ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی فەڕەنسیەکان بێجگەلەوە دوای ئەوەی کە تا ڕادەیەک ئینفراجێک لە پەیوەندیشانە بووە لەگەڵ تورکیایە و لەگەڵ چەند هێزێکی تری ناوچەکەیە بێگومان ئەوێ ئەمە ئیسیسمار بکە بۆ جارێکی تر داڕشتنەوەی پەیوەندی علاقاتی خارجی خۆی لەگەڵ هەموو ئەم وڵاتانەوە پەیوەندی ئەم وڵاتانش پێکەوە یعنی سەنج بدە پار یعنی لەسەر دۆسیەکانی یۆنان و قوبڕوس پەیوەندی فەڕەنسا لە ڕاستی لەگەڵ تورکیا تا ڕادەیەکی زۆر ینی گرژی تێکەوت بەڵام لەم ئەخیرەیە سەرێکی ئاڵۆگۆڕی بەسەرهاتەوە کرانەوەیەکە ئەم پەیوەندیانە کە ئاڵۆگۆڕی بەسەرایە کە جۆرێک لە ئینفراج ڕوەدا و لە هەمان کاتە لەو دۆسیانەی کە تێگەڵاون لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ئەمانە کاتێک کە فەڕەنسیەکان دێن خۆیان ڕۆڵە گیرن بێگومان ئەتوانن ببنە لایەنێکی گرنگی دابینکردنی سەقامگیریش بۆ ناوچەکە ئەویش لە ڕێگەی بەستنەوەی ئەو پەیوەندیانە بێکەوە عێراقیشێکێکە لە وڵاتانە کە عەدالەت لێرە هەز ناکەی مەسەلەن بەریەکەوتنێک دروست بێت لە نێوان ئەگەر فەڕەنسا بێ بە وجودێکی گەورەتر لە عێراق هەبێت و تورکیاش بە وجودێکی پراکتیکی هەیە لە ناو عێراقا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەریەکەوتن هەبێ یاخود ئێوە ئەویش هێڵەکەی خۆی تۆختە فەڕەنسا طموحەکانی تەنها سیاسی نییە طموحی ئابووری گەورەش منیش مەبەستم ئەوانەیە چکە تورکیاش لە مووسڵ هەیەی تیرانبار هەیەی یەکێک لەو مەلەفانەی کە باس کراوە لە لووتکەکەی ئەمڕۆیە ئەوەیە کە کۆمپانیەکانی فەڕەنسا ڕۆڵێکی باشیان هەبێ لە بواری ئیسtismار و لە بواری ئاوادانکردنەوەی عێراق و بژاندنەوەی ژێرخانی ئابووری عێراق و یارمەتیدانی موسساتی دەوڵەتی عێراقی و بەهێزکردنی ئەم دامەزراوانە و درێژەدان بە هاوکاری سەربازی و ئەمنی و تەنسیقی ئەمنی لەگەڵ عێراق واتە زیاتر لە بوعدێک لە ئەم ڕۆڵە فەڕەنسیە هەیە لە ناوچەکەیە و ئەگەر سەرنجشدا بێ لە ماکرۆن لە وتەکەشیە حتا باسی ئەوشی کرد کە بابەتی سەروەری عێراق بابەتێکی گرنگە و ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دوو مەسجیە هەیەکیشان پامێکی تایە بۆ ئێرانیەکان و پامیشی تایە بۆ تورکەکان بۆ مانایی کە عێراق لە فترەی کازمیە هەوڵێکی داوە کە بە قۆناغ بە قۆناغ ئەو وێنەی کە وێنەی دەوڵەتێکی تایەفەگەری نوێی ژێر هەژمونی کۆماری ئیسلامیە ئەوێ ئەم وێنەیە کاڵ بکاتەوە لە بە پلە بگەڕێتەوە بۆ محیطی عەرەبی وشی ئیسلامی لە قسەکەی کازمی شاوە هەبوو بۆ مەسەلەن باسی لە
عراقی عەرەبی کرد دەجاوە ڕەنگە یعنی بەنسبەت خۆمانەوە کوڕ ڕەنگە حساسیتێک دروست بکە لەسەر زمانی لەسەر زمانی سەرۆک وەزیران زیاتر لە جارێک تۆ بەغدای عروبە دووبارەکەیتەوە پێ بەڵام طبعاً مەبەستی کازمی ینی بیرۆکەیەکی ناسیۆنالیستی نییە ئەوەندەی کە جۆرێکە لە گێڕانەوەی متمانەی عێراق متمانەیە لای سعودیەکان و لای وڵاتانی خەلیج بە تایبەتی کە چوار وڵاتی گرنگی کەندا و ئەمڕۆ لەکەکەیە بەشدار بووە ئەمە کوێتە ئەمە ئیماراتە ئەمە قەتەر ئەمە سعودیە پێویست ئەکا ئەمە جگەلەوەی کە ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی لەوێ بووە ئەمینداری گشتی ڕێکخراوی مؤتەمەری ئیسلامی لەوێ بووە ئەوە ئەمینداری گشتی با بڵێن مەجلیسی تەعاونی خەلیجی لەوێ بووە هەموو ئەم وڵاتە ئەم ئەطراف عەرەبیانەی کە حزوریان هەبوو لە لووتکەکە پێویست بەوەکە هەنێ جار بۆ نمونە هەندێک دەستەواژە بەکاربێنێ کە جۆرێک بێ لە یعنی شوێژەی ئەوەی تیا بێ کە عێراق ئەوێ بێت بگرێتە ناو محیتی عەرەبی و ئیسلامی خۆی باشە باز لەوە کرێ ئەمە زیاتر شوەیەکە ئەوەندەی کاریگەریەکی پراکتیکی هەبێ لەسەر ساحەی سیاسی و تەنانەت ئابووری بە ئەمە تا من سەرەتاوت متم بۆنەیەکی معنەویە بۆنەیەکی معنەوی گرنگە و بە تایبەتی بۆ کێ بۆ کازمین کە ئەوێ کۆتا ماوەی خۆی تەنها یەک مانگی تقریبا مانگێک و چەند ڕۆژێک ماوە بە فعلی کە حکومڕانی عێراقەکە وەکو سەرۆک وەزیران ئەوێ عەرەبوتەنی ختامه مسک بێ یعنی نایەوێ ئەوێ وێنەیەکی وا پیشامدا لە ڕێگەی ئەم لووتکەیەوە کە کازمی ئەو کەسە بوو کە تا دووە وێزگەی فەرمانڕەوایی ئەو وەکو کەسێکی اختیارکراوە بۆ حکومکردنی عێراق توانیوێتی هەوڵی بۆدا و پاڵپشتی هەرێمایەتی ناوچەیی نێودەوڵەتی بەدەست بێنێ بۆ سەر لە نوێ ئاوادانکردنەوەی عێراق بۆ پاڵپشتی ئەمنی عێراق بۆ گرێدانەوەی عێراق بە محیتە عەرەبی و ئیسلامەکەی بۆ کاڵکردنەوەی وێنەی تایەفەگەریانەی عێراق کە لە سەردەمی حکومەتەکانی پێش ئەوە تاغی بووە زاڵ بووە یعنی ئەوێ بۆکو مەکسەبێکی تایبەتیش بێگومان بەڵام لەگەڵ ئەوشە بێگومان دەستکەوتێکی معنەویە بۆ عێراقیش لانی کەم لە ڕووی ئەعلامی وەکەوە کازمی بیرە نەچێ ئەعلامیەکی محتەریفە توانای ئیستعرازی ئەعلامی و سیاسی زۆر باشی هەیە لە وێنەوەگرتنەوە بگرێت تا ئاگاتە بەستنی لووتکەکان لەبەرەوە بێگومان ینی لە ڕووی معنیەوە باشە بۆ خۆی بۆ عێراقیش بەڵام کاک تۆ پرسیارەکەت پرسیارێکی مەنطقیە ئایا عێراق بریتیە لە عێراقی ناوچەی سەوز و مؤتەمەراتەکانی و کۆنفرانسەکانی یا عێراق بریتیە لەو عێراقی کە بە هەڵەبجەوە تەبعا 19 پارێزگایەکە لە دۆخێکی ئیداری و سیاسی و ئابووری و سەربازی خراپە و ئەمنی زۆر خراپێ بە تایبەتی بەش عەرەبیەکەی کێشەی ئەمنیشیان هەیە یعنی ئەم عێراقە ئەو عێراق نییە کە لە ناوچەی سەوزە هەیە لە ڕاستیە عێراقێک کە بریتیە لە دام و دەستگاکانی دەوڵەت ئەمە پەرلەمانە ئەمە حکوومەتە ئەمە ڕیاسەتی کۆمارە ئەمە کۆنسولگەری و سەفارەتەکانە کە هەموو لە ناوچەیەکی دیاریکراوەوە کۆمەڵێ بینایی جوان و تەلاری جوانی تایە ئەو عێراقیشترا و واقعی سیاسۆلۆژی و سیاسی و ئەمنی ئەم وڵاتی کەتیایە شتێکی ترەکە ئەمە هەمومان نەزانین دابەشبوونێکی گەورەی تایفی و نەتەوەیی و تەنانەت ئەتوانین بڵێن دەسەڵاتی ناوچەیی و خێڵەکی و عشایریشی تیا هەیە بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک بەمانای کەمکردنەوە نییە لەم هەوڵە یعنی ئەمە باس لە واقعی عێراقەکەین یعنی تمۆحی کازمی ئەوەیە کە پیشانی بدا تا ئەم دقەیەش کە عێراقی تایە هەوڵێک هەیە بۆی عێراق لەو دۆخە لەو واقعە ئاڵۆزە مەترسیدارەی کە هەیە بەردەم ئەو هەموو تەحەدیاتەی کە ڕوبەڕوویە بێتەوە ئیشەکە بۆی لێ بێتە دەرەوە ئیشەکە بۆ ئەوەی ئینقازی عێراق بکرێ و گرەوەکەش بەڕوونی دیارە و لە مؤتەمەرەکەی دیارە و لە بەیانی ختامی لووتکەکەشا دیارە لە ڕاستیە دووشتا یەکەم هەڵبژاردنەکە سەرکەوتوو بێ دوو پاڵپشتی نێودەوڵەتی و هەرێمایەتی بۆ عێراق بەردەوام بەڵام لە زەمینی واقعدا بۆ عێراق ڕاستە بۆ عێراق کێشەکە ئەوەیە عێراق وڵاتێک نییە یعنی بۆ نمونە دام و دەستگا دەوڵەتەکان بڕیاری لێ بدەن حتا کازمیش ناتوانێ بڕێ ئێمە هەمومان نەزانین لە عێراق نزیکەی 10 ساڵ بلانی کەم ئەوەی کە بە تاخمیناتی بەشێک لە سنتەرەکانی لێکۆڵینەوەی استراتیژی ئەوتێ مؤسساتی دەوڵەت لە عێراق بڕیار بەدەست نییە دیاردەیەک هەیە لە عێراق پێوترێ دیپ ستیت
يعني دەوڵەتی خۆڵ دەولە عمیقە واتە بریتە لە هەموو ئەو گروپ و دەستە و هێزانەی کە لە پشتی دەوڵەت و لە پشتی موسساتەکانەوە بڕیارەدەن ئەمە تەحەدا گەورەکەیە یعنی کێشەکە ئەوەیە کازمی خۆشی باش تەنانەت بۆ هەڵبژاردنش ئەتوانرێ مەسەلەن ئەم دەولە عمیقەیە کۆتای پێ بهێنرێت ئێستا هەڵبژاردننی ئەم جارە لە بەردەمە هەڕەشەی کەوتن و دواخست نابوو ئەگەر بهاتە دوێنێ ئێوارەش بوو ئەگەر بهاتە تەیاری سەدی نەگەڕایەتەوە تیاری سەدی تۆ نابێت بە لە شەعنی کەم بکەیتەوە یەکەم گەورەترین کوتلەی ناو پەرلەمانی عێراق شوێنێکی تر هەبوو لە زمانی جەستە ئەسەدا ئێمە تەحلیل لە سیاسەکە ئەەکەین بەڵام ماکرۆن دەستی لە پشتی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانیشە ئەڵێنەمە بۆ ئەوەیە کە ئێوە لە مەدو ئاراستە ئەکەم ئەمە ینی شوێنێکە بۆ خۆی یان زیاتر ئەچێتە چوارچێوەشیکردنەوەی سیاسیان ڕێتا چەند مەقسوودە ئەوە یعنی ئەوە ئەبێ شارەزایانی بواری با بڵێن ئاماژەناسی و جەستەناسی ئەوانە زمانی جەستە ئەوانەی کە شارەزان لەو بوارەیە یعنی ئەبێ پێمانی بڵێن کە چۆن گرێ ئەدەنەوە هەندێک جار هەندێک هەڵس و کەوتی ئینسانەکان لە ڕاستیە بەلاوەعە ینی مەمەقسوود نییە هەندێک ئێمە هەندێک بڵێ بەڵام بەو مانایە نیە چونکە خۆی هاتنی خۆی بۆ پاڵپشتیکردنی عێراقە خۆ لە واقع عێراق خۆی دەوڵەتێکی ضعیفە زۆر باشە کاک عەدالە خەتێکی سوورم بە ژێر جملەیەکی جەناب تا هێنا بوو ئەوەی کە بینیمان مەسەلەن سیسی و ئەوەی قەتەر میری قەتەر بێکۆ دانیشتە ئەم پێشترش عراق باز لەوە کرەکە بەغدا بێتە ناوەندێک بۆ ناکۆکەکان و توانێت ئەمە بکات ئەمە بۆ عراق چ گرنگیشی تێدا مەسەلەن قەتەر ڕۆژ بیسەر لەسەر خاچی عراقا باوەڕ بێ گرنگەکەی لەوەیە کە پێشە شتێک کاک زانە عێراق یعنی من پێم وایە ئەمە ڕەنگە تێگەیشتێکی بابەتی بێ منطقی تایە هەتا وەکو ناکۆچی هەرێمایەتی و ناوچەی بەهێز بێ عێراق ئەبێ لە ڕووی جیۆپۆلیتیکی و جیۆپۆلیتیکی عێراق بەسەر عێراقی ئاسەپێنێ ئەبێ بە گۆڕەپانێکی کراوە بۆ ئەوەی باجی ئەو ململانێ ئەقلیمی و ناوچەییانە بدا بۆیە بەڵێ گرنگە عێراق بەشێک لانی کەم بنەمایەکی سەقامگیری خۆی وەکو دەوڵەت ببەستێتەوە بە ئەندازەی دیالۆگ و گفتوگۆ و چارەسەرکردنی ناکۆچی نێوان بەشێکی ئەم وڵاتانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەی هەن بەگشتی بۆ باکووری ئەفریقیا ئەم وڵاتانە تاوەکو تەوەتر و گرژی و ناکۆچی لە نێوانیانە هەبێ لە هەموو گۆڕەپانێکە ئەم ململانیانە بەردەوام بێ و عێراق بەداخەوە یەکێکە لەو گۆڕەپانانەی کە کراوە بێ دەستوەردانی کەنداوی تێکەوێ لە بەتایبەتی لە ڕێگەی سعودیە و قەتەر و ئیماراتەوە دەستێوەردانی مصری تێکەوێت چکە مصر حساسن بە دوو دەوڵەت ئێران و تورکەکانیش دەستێوەردانی تورکیا و ئێران خۆی تیاکەوێت کە دوو دەوڵەتی دراوسێ و زلهێزوی ناوچەین لە ڕاستیە تورکیا و ئێران ئێستا دەستیان لە زیاتر لە دەوڵەتێکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم ناوچەیە بەگشتی هەیە تورکیا خۆی دەوڵەتێکی گرنگە لە ناو حلفی ناتوێ لەبەرەوە تۆ ئەبێ وەکو دەوڵەتی عێراق حساب بۆ بکەی ناکۆچی ئەمان لە کۆتاییە لەو سەرەوە تۆک و دەوڵەتێک لەم ناوچەیە جوگرافیایەکی سیاسی ئالۆزت هەیە کەوتوتێتە نێوان چەند زلهێزێکەوە بێگومان بەشێکی خلافاتەکان بەسەر تۆ ئاشکێتەوە و بەشی ناکۆچیان لەسەر ساحەی تۆ یەکلاکرێتەوە لەم ڕوانگەیە و منطقی عێراق پێم وایە منطقێکی بابەتیە و من ینی تۆ تەقدیری سیاسی بۆ ئەم دانیشتانە ئەوەیە کە پێش هەشتێ کۆمەڵێک یەکتربینینی پرۆتۆکۆلی نەبێ بەتەنها چونکە خلافەکان بچووک نین ینی بۆ نمونە ئێمە من ئەمڕۆ لە ڕۆژنامەی ئیتیحادی ئیماراتی خوێنمەوە کە ئاڵێ سەرۆک وەزیرانی ئیمارات و کە لەمان کاتە حاکمی دووبەیە لەگەڵ چێ دانیشتووە لەگەڵ وەزیری دەرەوەی ئێرانە دانیشتووە بەڵام ئایا ئەم دانیشتنە پرۆتۆکۆلیە بەمانای ئەوەیە کۆتایی ئەو ناکۆچیە مێژوویە گەیەنێکە لە نێوان ئێرانەکە بۆ گفتوگۆ یعنی هەندێک پیان وایە کە یارمەتی دەرە بۆ ئەوەی بەستەڵەکی پەیوەندەکان ینی بتوێنێتەوە ینی ڕەنگە یارمەتی دەربێ بەڵام خلافاتەکان زۆر لەوە گەورەترن بۆ نمونە ئەمڕۆ ئێمە لە بەیانی ختامیە لە تەسریحێکی وەزیری دەرەوەی عێراقا دکتۆر فواد حوسێن باسێکە کە هەم سعودیەکان و هەم ئێرانیەکانش هەوڵە دەن بەردەوام لە دیالۆگ هابن بۆ ئەوی ناکۆکیەکانیان چارەسەر بکەن بەڵام ئێمە هەمومان نەزانین کە بە دانیشتنیەک و دانیشتن چارەسەر ناپێ و بەتایبەتی ئەم دانیشتانە کە زۆر پرۆتۆکۆلیە و هەموو لوتکەکە چەند عەدالەت ئەم لوتکەیە باسمان کرد بەسەر شیکردنەوە و دەستکەوتێکی معنەوی بەڵام پێت وایە عێراق بتوانێت تەحولاتێک لە حیاتی سیاسی خۆی بکەیان ئەو هێزە سیاسیانەی کە ئەیانەوێ چ لە ئینتیخابات ئێستا تقریبا خەریتەکە ڕوونە لە ئینتیخابات شێت ئەوێتە ڕقەمی گەورە ئەتوانن
عراق دەرباس کرد لە کۆمەڵێک ئەو گرفتانی ئێستا تێداەتی عێراق ئامانجی سەرەکی لە بەستنی ئەم لووتکە و لە ماوەی ڕابردووشە هەتا ئەم تەمەری عێراقی مصری ئوردونی و چەند محاولەیەکی تریشیان مەبەستیان ئەمانجی سەرەکییان بریتە لە شتێک ئەویش ئەوەیە لە علاقاتی خارجیە تەوازون هاوسەنگی بپارێزن و هاریکاری ئیجابی هەبێت یعنی هاوکاری ئیجابی هەبێ وەلامان کەتا تەوازونێک ڕابگرن لە بینی هەموو ئەم دەوڵەتانەی ناوچەکە کە خۆیان بە پەیوەندیدار ئەزانن بە مەلەفی عێراقی تۆ بیرە نەچێت لە تقریبا لە 1 ساڵ و 2 ساڵی ڕابردووە سعودیەکان زۆر بەوردی ئیش لەسەر ئەوەکەن کە بە تایبەتی لەگەڵ هاتنی کازمی بۆ سەر حکوم چکە ئەزانن کازمی لە ئەنجامی چی بووەتە سەرۆک وەزیران ئەوان بێگومان ئێمە بەشێک هەندێک دیراسات خوێنینەوە لە ئەوساتی ئەبحاسی سعودی ئەزانن کە هاتنی کازمی هاتنیشی ئاسایی نەبووە دەرئەنجامی ڕێگنەکەوتنی تایەفەی سیاسی سەرەکی عێراق کە شیعەکانن لەسەر ئەوەی کێ لە ناو شیعەکانت بێت بە سەرۆک وەزیرانێک کە تەمسیلی هەمویان کاوان ئەزانن لە ئەنجامی نەگەیشتن بۆ بەبن بەزگەیشتنی گفتوگۆکانیان کازمی بووە بە سەرۆک وەزیران بۆیە تەسەووری ئەوان ئەوەیە لە قۆناغی داهاتووشە ممکنە ئەگەر کازمی جارێکتر نەبێتەوە بە سەرۆک وەزیران ممکنە بە ناچاری کەسێک بێتەوە سەرۆک وەزیرانی عێراق کە نابێت ئەم سیناریۆیە چاوەڕوان کراوە ئیتر کازمی خۆی بێت یا کەسێکی تر بێ لە داهاتوو چونکە زۆر زەحمەتە لە ڕاستیە زۆر زەحمەتە ئێرانیەکان بڵێ زۆر زەحمەتە سعودیەکان زۆر زەحمەتە ئەمریکیەکان سبەینێ قوبوڵیان بێ بۆ نمونە سەرۆک وەزیران لە تەیاری سەدری بێت ومن شتێکم لە تویتەرە نووسیمە هۆکارێکی کشانەوەی سەدرەکان ئەوەیە کە تەواو ڕەشبینن لەوەی کە ڕێگەیان پێ بدرێ سەرۆک وەزیرانی داهاتوو لەوان بێ سەرڕای ئەوەی کە ئەوان گەورەترین کوتلەی پەرلەمانی لە ناو پەرلەمانی عێراقا چونکە یەکەم ئەزانن پاڵپشتی نێو دەوڵەتی و ئەقلیمیان نییە دوو ئەزانن ئاسان نییە گرێدانی تحالوفات لەگەڵ کۆمەڵی هێزی تری شیعەیە کە هەمویان کێبەرچەی لەگەڵاکەنە سەر ئەوی سەرۆک وەزیران لەوان بێت زۆر باشە لە عێراقەوە ماکرۆنیش کەمێکی تر ڕەنگە بگاتە هەرێمی کوردستان و هەولێر باسی ئەوە بکەین کە هاتنی ماکرۆن ئەوەش دیسان دەستکەوتێکی معنەوێ یاخود دووبارەکردنەوە و دووپاتکردنەوەی پامەی فەڕەنسا کە ئێوێ هەرێمی کوردستان هەر لەو سیف زۆنەیە بێ و بیپارێزەوە و پاڵپشتی خۆی بۆ دەربڕێ وە قسەیەکیش کراوە کە لێک گەربێت و ئەم قسەی ماکرۆن کە لە گەربێت و ئەمریکا بکشێتەوە لە عراقیش ئێمە ئەمێنین بڵێ هاتنی ماکرۆن بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیە ماکرۆن با بڵێن سەرۆکۆماری دەوڵەتێکی دیموکراتە یعنی فەرەنسای شۆڕشی فەرەنسی 1970 کە توراسێکی گەورەی دیموکراسیان هەیە کە ئەتوانن تێبگەن لە ئاڵۆزی پێکاتەی کۆمەڵگەی عێراقی و ئەجزانن تێبگەن کە نوێنەری سیاسی ئەم پێکاتە ئاڵۆزە بریتە لە کێ و چێ یعنی تەنها ئەوان ئەزانن ئەوانەی کە لە ناوچەی سەوزان ئەوانە بە تەنها نوێنەرایەتی عێراق ناکەن ڕەغمی ئەوەی ئێمە لە ناوچەی سەوزە دوو کەسایەتی دیارمان هەیە سەرۆک کۆمارمان هەیە وەزیری دەرۆشمان هەیە ڕاست ئەوان ئەوە بینن بەڵام ئەمە تعبیرە لە دەوڵەتی فیدرال حکوومەتی فیدرال یان دەسەڵاتی تەنفیزی فیدرال لە عێراقا بەڵام ئەزانن کە لەناو ئەم جوگرافیە سیاسی کە پێوتری عێراق چەند مقاتعە و چەند هەرێمێکیش هەن بە تایبەتی هەرێمی کوردستان هەیەەوە ئەگەرچی مەجالیسی محافظە ئێستا وەکو جاران نەماوە بەڵام لانی کەم خصوصیتێک هەیە کە پێوتری هەرێمی کوردستان بە حکمی ڕەچاوکردنی ئەم خصوصیتە سەردانی هەرێمی کوردستانی شەکە بە تایبەتی کە دەستوری عێراق ڕێگر نییە لەوەی کە سەرۆک کۆماری وڵاتی چوو و فەرەنسا سەردانی هەرێمی کوردستانیش بکە هۆکارێکی تر بۆ ڕووکردنە هەرێمی کوردستان لە ڕاستیە پەیوەندی بە هەندی ئەجەندای تایبەتی سەرۆک کۆمار خۆشیەوە کە ئێوێ کە سوکاری بابلین ئەوانەی کە قوربانی دەستی داعشن ببینن ئێوێ سەردانی سنجار بکە ئەوەندەی شنگال بکە سەردانی هەندێک ناوچەی مووسڵ بکە ئەوەی من ئاگادارم ئێوێ سەرۆکی هەرێم ببینێ و ڕەنگە سەرۆکی چەند پارتێکی سیاسیش ببینێ ئەمە ئەتوانین بڵێن بریتە لە گەڵاڵەکردنی ئەو تەسەورە لە کۆتاییە کۆکردنەوەی دوای کۆکردنەوەی بیرۆڕا و سەرنجی
پێکاتە جیاجەکانی خەڵکی عێراق و نوێنەرە سیاسەکان بۆ گەڵاڵەکردنی تەسەووریەکی فەڕەنسیە سەبارەت بە عێراق چونکە بتێو نەتەوێت فەڕەنسیەکان ئەزانن سەرڕای ئەوەی کە عێراق خۆی دەوڵەتێکە مواسساتەکانی لە کۆتاییە بڕیار نادەن کە یعنی سەر بەخۆیی بڕیاری سیاسی تەنها لە ناوچەی سەوزانیە و لە دەستی سەرۆک وەزیرانیە جگەلەوەی ئەم حەقە تازانن ئەیزانن کە لە دەرەوەی عێراقی عەرەبی ناوچەیەکی تریشەیە ئەتوانێت بە هەر نرخێ بێ ئەگەر خوا نەخواستە پەراوێز بخرێ ئەتوانێت بێتە ناوچەی تەوەتور بۆکوێ بۆ حکومەت عێراق و بۆ هەر سیناریۆیەک کە هەر زلیێزێکی گەورە لەم ناوچەیە بێوێت لە عێراقا و بۆ عێراق جێبەجێ بکات بۆیە هاتنی بۆ هەرێمی کوردستان کۆکردنەوەی جۆرێکە لە ینی ئەو بابرین زانیاریانی کە پێویستن بۆ کامڵکردنی تەسەورێکی فەڕەنسی سەبارەت بە عێراق چ بۆ قۆناغی پێش هەڵبژاردن چ بۆ قۆناغی بۆ کورد گرنگەکەی چیە بێ مەسەلەن بۆ هەرێمی کوردستان بۆ پارتە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە لە ڕووی معنەیوە گرنگە هاتنی ماکرۆن بۆ هەرێمی کوردستان جارێکی تر تاکیدکردنەوەیە کە لە ناو ئەم خاریتە سیاسیە ناوچەیەک هەیە تایبەتمەندێتی خۆی هەیە و ئەمە ڕیسالەیەکشە بۆ تەبعاً بۆ بەغا کە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە و هاتنی چەند جارێک ینی چەند جارێکی هاتنی ئەم تەکیدکردنەوەی لەسەر ئەم خاڵە ینی لە ڕاستیە ماکرۆن ئەمە جاری یەکەم نییە کە دێتە هەرێمی کوردستان ئەمە دلیلی ئەوەیە کە وەکو زلهێزێک پێی وایە عێراق تەنها بە ئەو دەوڵەتە مرکزیە خاوەن قەبزەی حەدیدیە نابێ ببێکە لەسەر دەمی کۆنا هەبووە چونکە ڕاستە بووە فەڕەنسیەکان خۆیان دەکۆتاییە بابرێن یەکێک بوون لە وڵاتانەی کە ڕاستە پیان خۆش نەبوو عێراق داگیر بکرێ یعنی حتا خەریک بوو پەنا برن بۆ بەکارهێنانی مافی ڤیتۆش لە بەرامبەر بڕیاری جەنگ لە عێراق لە 2023 بەڵام لە هەموو حاڵاتێکە کە پرۆسی ئازادی ڕوویدا و دەوڵەتی ستەمکاری بەعسر ڕوخە ئەوێ و عێراقی کە ئێستا هەیە عێراقێک بێ هەموو پێکاتەکانی تایە لە ڕووی سیاسی و نوێنەرەتیان هەبێتە چکەس جزئێک لە سەقامگیری ئەم دەوڵەتە لە گرێدانەوە بە تمۆحی فەڕەنسیەکان گرێدراوە بۆی کە هەموو پێکاتەکان و نوێنەرە سیاسەکانە بەشدار بن لە پرۆسەس کوردیانی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لانی کە مؤسساتە ڕسمیەکانی هەرێمی کوردستان چۆن دەتوانن مەسەلەن سود لەو هاتنە معنەوی ئەگەر معنەویش بوەربگرن مەسەلەن چۆن دەتوانن استثماری بکەن خۆی لەوە گرنگتر ینی گرنگتر لەوەی کە ئێمە چۆن مامەڵاکەین وەکو کورد لەگەڵ هاتنی سەرۆکێکی وەکو ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کە سەرۆکی زلهێزێکە لە ڕاستیە گرنگە کە ئەوانەی نوێنەرەتی ئێماکەن لە ناو دەوڵەتی عێراقا کە وەکو کاراکتەر سەرۆک وەکو باسمانگە سەرۆک کۆمارمان هەیە وەزیری دەرەوەمان هەیە جێگری سەرۆک پەرلەمانی نوێنەرانمان هەیە بێجگە لە بێگومان کوت لە پەرلەمانیەکانمان لەوێ بێجگە لە علااقاتی پارتە سیاسەکانمان لەگەڵ کۆنسۆڵگەری و لەگەڵ سەفارەتەکانە زۆر گرنگە کە ئەم تەواجودەی کورد ئەم حزوڕەی کورد لە بەغا تەنها بۆ جۆرێک لە پیشاندانی بوونی کورد نەبێ لە ناو پرۆسی سیاسی بەڵکو بۆ پیشاندانی قورسایی سیاسی کوردش بێ لە بەغا ئەمەش بەچی بەدیدێت کە کەزاناگیان بەوە بەدیدێت کە بەردەوام ئەم بەڕێزانەی کە نوێنەرەتی ئێماکەن لەوێ لە تەنسیقا بن لەگەڵ هێزە سیاسەکان لە ناوخۆیە بۆ نمونە سەرۆک کۆمار لە تەنسیقا بێ لەگەڵ بۆ نمونە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ حیزبەکەی خۆی کە جەدی نیشتیمانیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هێزە سیاسەکانی تر بامان شێوە بە تایبەتی وەزیری دەرەوەی عێراق کە ئاگاداری زۆر مەلەفی ئەم پەیوەندیانەی عێراق بێ لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی و وڵاتانی ناوچەکە و جیهان ڕۆڵێکی ئەتوانێت ڕۆڵێکی یەکجار گەورە بگیڕێ ئێمە ناڵێن ڕۆڵی این بێت بەڵام ئاگاداری ئەوە بێ هەر هەنگاوێک بنرێ لە عێراقەوە پێچەوانەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ ئەتوانێت لانی کەم سەرکردایەتی کوردی لێ ئاگادار بکات وایە یانە ئەگەر خۆشی بە حکمی بابلێن پاراستنی لایەنی میهانی خۆی وەکو وەزیری دەرەوەکە وەزارەتیی گرنگە و وەزارەتیی حساسە ئەگەر بە منطقی پاراستی میهانیەتیش بێ بەڵام لانی کەم ئەو نوێنەری کوردە لە ناو مؤسسەی تەنفیزی لە عێراقا بۆیە ئەو مافەی هەیە ئەگەر لە حکومەتی عێراقەوە هەر ڕێکەوتنامەیەکی هەرێمایەتی هەر ڕێکەوتنامەیەکی عێراق لەگەڵ وڵاتانی دەرەوەیە ئەکرێ لە خاڵێکە لە بندێکە لە بڕگەیشی دیاریکراوە مافێکی کوردی تا پێشەلەکرێت دەست بەجێ سەرکردایەتی کورد ئاگادار بکاتەوە ئەمە جزئێکە لە پرۆسەی چۆنیەتی مامەڵەکردنی تۆ خۆت وەکو پێکاتەیەکی گرنگ لە ناو پرۆسی سیاسی عێراقا لەگەڵ ئەو واقع خراپ و مەترسیدارەی کە عێراق تایەتی چونکە لە ڕاستیە تێو نەتەوێ ئێستا
ئەنی هەنگاوەکان لە عێراق بەرەو بەداخەوە بەرەو ئەوە ئەچێکە یعنی ئەوەی ئێمە تەسەوریەکەین بەرەو ئەوە ئەچێکە مۆرچی عەرەبیانەی عێراق بەهێزتر تۆختر بکرێتەوە ئەمە بتەوێ و نەتەوێت لەو سەرەوە بڕێک لە کاریگەری تۆ لەسەر ئەوەی لە 2023ەوە بۆ ئەمڕۆ پێت داگرتووە لەسەر ئەوەی کە کورد ئەبێ جوزئێک بێ لە ناو ئەم کۆمەڵگە مۆزاییکی کە پێوت لە عێراق ئەبێ ڕەچاو بکرێت لە هەموو بوارەکانە ئەمە بۆ تۆ زۆر حساسە ئەگەر ئاگاو لێ نەبێ کاڵە بێتەوە بێگومان کە عەدالەت ئێستا کورد مەسەلە باز لەوە کرد لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە تا ڕادێک پەیوەندیە دیبلۆماسیەکانی پەیوەندی زیاتر پێشترش هەروە بۆ بەڵام تۆختر بۆ تۆ پەیوەندی حزبین ئەگەر ڕایڵەیەکە بێ ڕایڵەیەکی حزبیە ڕایڵی موسساتی نیە و کەرێمی کوردستان هەرێمی کوردستان چۆن دەتوانێت تەحوڵاتێک بکە بۆی مەسەلەن ئەمانە ببنە موسساتی لەگەڵ فەڕەنسایە وەکو کورد نەکۆکو بڵێن ئەمە سەرۆکی و حزبە و سەرۆکی فلان حزبە خۆی ڕاستە بێ پێشە شتێ ئێمە پێویستیمان بە جۆرێک لە ئاماهەنگی هەیە گەر نەڵێن هاوپەیمانێتیش هەنیە جارە بە ئینسان واقعی بێ ینی خۆ ئەمە گەر مەسەلەکە هیوا ئاواتی ئێمە بێ هەمومان حەزەکەین هێزە کوردەکانمان لە بەغا هەمویان یەک کوتلەی کوردستانی دەربکەون بەڵام ئەمە نەبووە یعنی بەداخەوە ڕاستە لە مەواقفی سیاسیە یەکن لە کۆمەڵێ لە هەندێک جارە لەبەر فشاری میلەت ینی لەبەر ئەوەی کە کەونە بەر تووڕەیی خەڵک ئەگەروانە بن لە هەندێک بابەتی سیاسیە باون بوونە بایکۆتی پەرلەمان داژنەکانی پەرلەمانیانەیە هەندێک بەیاننامە و هەندێک مؤتەمەراتی سەحەفی سنکاریانەیە ئەمە باشن بەڵام کێشەکە ئەوەیە تاکو ئێستا ئێمە لە بەغا نوێنەرایەتی کورد نوێنەرایەتیی متەماسک نییە یعنی هەندێک جار قسە لەسەر یەکتریەکەن ینی ئەمە خەتەرە ڕەخنەگرتن بە ڕەخنەی سیاسی جیاوازە بەڵام جۆرێک لە کەمکردنەوە لە شەئنی یەکتر و کردنەوەی دەرگا بۆ ئەوەی یان درز بۆ ئەوەی گروپی تر و هێزی تری سیاسی تر و کوتلەی تری پەرلەمانی بێتە ناوەوە استیغلالی بکە ئەمە خەتەرە بۆ ئەوەی ئەو پەیوەندیەکی موسساتی بێ پێشە شتێ پێویستیمان بەوەیە کە لە قۆناغی داهاتووە دوای ئەم هەڵبژاردنەی کاکرێ ئەمە ئێستا دروست بۆ هاوپەیمانێتی کوردستان لە بینی یەکێتی و گۆڕانە ئەم هاوپەیمانێتیە ئەگەر ممکن بێ فراوان بکرێ با پارتیشی تیابێ با هێزە سیاسەکانی ترشی تیابێ یان ئەگەر هەتا ئەگەر ناونیشانەکەشی بگۆڕن سیغەکەشی بگۆڕن پۆستەکانی گرنگ ئەوەیە لەو پۆستەکانی لێ دەرکەی پۆستەکانی لێ دەرکەی ینی پۆست مۆزوعی دابەشکارەکەی کە خەڵک هەمووی خۆی ئەیزانێ یەکێتی و پارتی گۆڕان ئیسلامیەکان مەسەلەن ئەجەندایەکی یان تێڕوانێکی جیانەیە بۆ بەڕێبردنی عێراق یان لە بەغدا یان بۆ پاڵپشتیکردنی کورد لە بەغدا ینی بۆ کەواتە ئەوە ئاسان نابێتەوە هەمووی ئەم ناوەپەیمانەوەەوە تو شتێکی گرنگە بیرخستەوە چونکە ئێمە هەموو جارە ئەچینەوە بەردەم ئەم تەجروبە تاڵە ئەویش ئەوەیە کاتێک کە دێتە سەر ئەوەی پشتی کورد لە ناو با بڵێن استحقاقی پێکێنانی کابینەیە چیە دەست بەجێت دابەژبوونێکی تر دروستە بێتەوە لە ناو ماڵی کوردیە هەمووشی لەسەرەوەیە سەرۆک کۆمار لە چێبێ و ئەم وەزیرە هیچ چێبێ ئەو وەزیر یعنی بۆڕبۆڕێنێکی سیاسی و ململانەیەکی حزبی بێمانە دەست پێەکە کە لە کاتێکە پێویستی بەوە نییە پێویستەکە لە ئێستا وەربوون ساحەکە وازەحە چێتیایە ئەم هێزانە پێشەوەی بچنە ناو ڕاستە زۆر جار بابرێن ئەنجامی هەڵبژاردنەکان تەحکوم بە بەڵام ئەو مفاجەیەش ڕوونادا لە عێراق بەدڵنیایەوە وازەحە کە بەدڵنیایەوە لە کوردستانە ڕەنگە یەکێتی و پارتی و گۆڕان و تۆزیع بێ یعنی هەر تقریبان توان بڵێن ڕەنگە گۆڕانکارێکی کەم لە کورسیەکانە ڕووبدا زیادەکە کەمەکە لە کۆتاییە فۆرمۆڵەکە دیارە یعنی لە ئێستاوە ئەتوانن تێڕوانینێکی هاوبەش پێک بێنن لەسەر ئەوەی کە بۆ نمونە کاکە با لەسەر پرسی سەرۆک کۆمار لە ئێستاوە حەسمی کەین جارێکی تر خۆمان لە بەردەم ئەم هەموو هێزە شیع و سنیە احراج نەکەین و وێنەی کورد دابەش نەکەین لە بەغا کاکە ئاساییە بچنە مفاوەزاتەوە لە ئێستاوە زۆر ئاساییە و پێم وابێ ئەگەر لەسەر باب ئەساسی استحقاقات بێ ڕوونەکە ئەبێ ئەم پۆستانە چۆن دابەش بکرێت و لە کۆتاییە هەندێک جار بۆ نمونە ئەگەر لەسەر هەندێک پلە و پایە ڕێک ناکەون لە بەغا ئەتوانن لێرەوە تاویزی بکەنەوە ئەنی لە هەموو دۆخێکە ئەم بابەتە نابێت تەوەرێکی سەرەکی بەڵام تەوەری سەرەکی بۆ پێش سیاسی ئەمە کێشەیە کاکە کێشەیە لەبەر ئەوەی سبەینێ کاریگەری لەسەر ئەو بابەتە شەیە کە ئێمە باسێکن مەسەلەی دروستکردنی وێنەی کورد لێەوە لە بەغدا لە چوارچێوەی هاوپەیمانێتیی یەکگرتووی متەماسک کە سبەینێ کورسیەکانیشی تەوحید بکە و کاریگەری هەبێ لەسەر ئەوەی نەک هەر وەکو کوتلەیەکی گەورە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرکەوێت بەڵکو توانای بەرگریکردنێکی هاوبەش و یەکگرتووشیان نەبێ لە هەموو ئەو مەلەفە سیاسی و ئەو حقوقە سیاسی و ئابوووریانەی کە کورد لە عێراقی دوای ئەمەڵ بژاردنایەتی و بیریشمان نەچێ لە ئێستاوە هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی یاسای بودجەی 2022 ئەم جارە بەو شێوەیە نەبێت کە لە ساڵی پارە ڕوویداوە
و بە دڵنیاییشەوە وابێ ڕەنگە بۆ نمونە بوونی کازمی لە سەرۆکایەتی وەزیرانە تا ڕادەیەک یارمەتی دەربوو بێ بۆ ئەوەی ئەو مەبلەغی کە ئێستا ئەنێردی ئەو 200 میلیۆنە کە کەوتۆتە بەر خێر و ینی بەڕاستی گەشتوت ئەوەی وەکو خێر و سەدەقە تەماش ینی وەزیری دارایی باشکراوەتی وتی لە ڕوانگەیشی مرۆیی مرۆیی زانانی خۆمانە سێ یعنی خۆ ئەمە معنەی وایە ئەمە هێشتا لە بەردەم هەڕەشەیە دەباشە داکوچیکردن لەمە پێویستی بەچی هەیە پێویستی بۆ هەیە تۆ لە ناوخۆی کوردستانە بای ئەوە گفتوگۆ لە نێوان ئەم هێزانەیە هەبێت کە چۆن خاڵی لاوازی بەدەستەوە نەدرێ و لە زمەیەک نەدرێت کە بێتە مایەی بیانوویەکی زۆر حاضر بەدەست حکوومەتی داهاتوی عێراق و ئیتر لە هەر کەسێک پێگەێنێ بۆی ئەو استحقاقات دارایی تۆ نەبڕدرێ و جارێکتر خەڵ لە شەقامە دەستی لەسەر دڵی نەبێ و بڵێ دیسانەوە هەم پاشەکەوتی موچە دەستپێکە یا لێبڕین دەستپێکە ئەمانە ئەبێ لە ئێستاوە تەکبیر بکرێ سیاست پەرۆشی سیاسی بریتە لەما لە ڕاستیە پەرۆشی سیاسی بریتنی هێزکردنی قاوەڕێمی کوردستانیش بریتێلەوە دەدروشم ینی هەموو جارێ ئەم خاڵانە دووباراکرێتەوە ئەم بابەتانە جارێکی سەر هەڵەداتەوە ئەوش ئەوەیە عێراق وڵاتێکە تۆ خۆت وەکو پێکاتێکی سەرەکی تایە ئەگەر بۆ خۆت خەمی خۆت نەخۆی مافت ئەخورێ زۆر بە ئاسانی زۆر بە ئاسانی ئەنجا کێشەکە ئەوەیە خاڵی لاوازی لەم بابەتەیە خۆت بیت ئێمە کا زۆر جار ڕخنەی سیاسی لەم هێزانی خۆمانەگرین لە پارتی لە یەکێتی لە هێزەکانی تر لە هەمویانەگرین لەبەر چیە لە ڕخنەیان لێگرین لەبەر ئەوەیە کە داوایان لێەکەین بابرین مامزلال یادی بەخێر قسەیەکی هەبوویت پانایی ببینین سیاستەر ئەوە نییە کە لە ناو هەرێمی کوردستانە ڕوەدا هەرو ململانەیە داخلیانە نییە کە ئیبینین سیاست ئەوەیە کە تۆ وەکوونەتەوەیەک سبینە چ حسابێکە بۆ سیاست ئەوەی دوای 20 ساڵ ئەمریکا تاڵیبان هێنێتەوە تۆ ئێستا لە بەردەم ئەم قیمەیە بۆ چیەکرێ یعنی عێراق دەوڵەتە سیادی هەیە ئەندامە لە ئەنجومنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان باشە ترسی لەوە هەیە لەگەڵ قشانەوەی ئەمریکا لەسەر خاکەکەی ئەم عێراقە بەرەوکوێچێ ئەم پەرۆشی و ئەم ترسە لای خۆمان هێشتا نییە من گومانم هەیە کە هەبێ چکە من پێم وایە هەمیشە هەڕەشەی گەورە ئەبێ بێتە مایی چی احتیواکردنی ناکۆکی حتا من ئەوە گفتوگۆ بکەین کە عەدالەت و پرسیارە ڕستی جەناب بکەم ئەگەر هەڕەشەیەکە بێ ئێمە ئامادەین خۆ پرسیارەکە ئەوەیە ئێمە هەم لە ڕووی دیبلۆماسیەوە علاقاتەوە تۆ بتوانانی هەندێک مەترسیە بۆ بوورە مەسەلەن هێزە سیاسیەکان بە دووربوونی خۆیان بە پتەوی علاقاتیان ئەتوانن ئەم هەڕەشانە پێشەوەی بچێتە زەرزەمینی واقع کۆتایی پێبێن ئێمە تەنانەت بۆ ئەوی کە هەڕەشەکە بێتە زەمینی واقعی ژۆکەوەی 2014 هەرێمی کوردستان ئامادەیە مؤسساتەکانی ئامادەن هێزە سیاسیەکان ئامادەن هەرێمی کوردستان بە پلەی یەکەم تاکو ئێستا لە دەرەوەی گرەوکردن لەسەر ئەوەی کە ئەمریکا ممکنە هەرێمی کوردستان بەجێنێڵێ کە ئەمە گرێوێکی هەڵەیە ممکنە بۆ نمونە خۆمان وەکو هێزێک توانای بەرگریکردنمانە بێ کە ئەم گرەوەش گرێوێکی مەزمون نییە چکۆ لە ڕاستیە ئێمە هێشتا خەلەلمان هەیە لە تەنزیمکردنی هێزی پێشمەرگا لە ڕێخستنەوەی لە یەکخستنەوەی لە چەکدارکردنی لە تعدادی حەقیقی هێزی پێشمەرگا لەو چەکانەی کە لە بەردەستایەتی یعنی بتێ و نەتەوێت توانای بەرەنگاری تۆ لە بەرامبەر داعش لە شەڕی دژ بە تیرۆرە لە چوارچێوەی هاوپەیمانێتی نێودەوڵەتی بووە عێراقتیایە بەشدار بووە ئەمریکاتیایە بەردووە چەندین وڵاتی تری جیانتیایە بەشدار بووە تۆ خۆت تەنها وەکو کورد خۆت نەبووی کە بەرگری لە خۆت بگە ڕاستە تۆ ناتوانانی لە شەعنی بۆ 34,000 شەهیدی خۆت کەم بکەیتەوە کە لە شەڕی داعشە لە ڕاستیە ڕۆحیان فیدا کردووە بەڵام ئەمە هیچ لە بۆ نمونە لە تراژدیایەکی گەورە و جینۆسایدێکی وەکو ئەوەی شنگالی کەم نەکردەوە یە خەلەلی بەسیط تۆ بەجارێت 5,000 ئینسانی تۆ وەکو کورد وەکو ئێزدەکان کە بەشێکن لە نەتەوەی ئێمە لە ڕاستیە لە ناوەچن کەواتە هەمان خەلەل لە هەر منتیقەیەکی کوردستانی ڕووبدا ممکنە لەم میلەتە تیا بچێت یعنی ئێمە قسەکە لەسەر ئەوەیە وەکو خۆت گرەوت نابێ بە هیچ شێوێک لەسەر ئەوە بێ کە ئەمریکیەکان سبەینێ داکۆچی لە تۆکەن ڕاستیە ئەفغانستان دەوڵەتێک بوو ئەمریکیەکان لەحزەیەکی تاریخی هەیە کە ئەگەرچی ئێستا بۆ نمونە مناقەشەیەکی گەورەی لە ناو ئەوساتی سیاسی و تەنانەت لە ناو ڕای شەقامی ئەمریکیشا دروست کردووە سەبارەت بە بڕیاری کشانەوە لە ئەفغانستان بەڵام بتەوێ و نەتەوێ ئەوەی کە لە ئیداری ئەمریکایە بڕیارەکەی داوە بایدنە بڕیارەکەی داوە و بایدنە زۆر بە ئاشکرا و توێتی لە عێراقیش مولزەمین بە کشانەوە چونکە حکومەتی عێراقی خۆی داوای لێ کردووی باشە کەواتە کشانەوەی ئەمریکیەکان لە عێراقا لە ڕاستیە تا ڕادەیەکی زۆر بۆتە دیفاکتۆ واتە ڕوئەدا ئەمڕۆ ڕوئەدا چەند مانجێکی تر ڕوئەدا خۆی سەقفی عەلا تا سەری کۆتایی ساڵە
سەقفی علا کۆتایی ساڵە بەڵام ممکنە لە ناکاوە ڕووبدا چونکە بۆ نمونە ئیتیفاقی ئەمریکیەکان لەگەڵ تالیبانە ئەو ئیتیفاقە نەبوو کە ئێستا ئێمە سیناریۆکانی سەر ئەرزی واقع بینین باشە ئەوەی بچێت دەقی ڕێکەوتنی نێوان ڕێکەوتنی دەوحە بخوێنێتەوە لە نێوان تالیبان و ئەمریکایە تێگا بەشێکی زۆری بڕگەکانی ئەو ڕێکەوتنە پێشێر کراوە لەلایەن تالیبانەوە کەواتە هەموو جۆرە ڕێکەوتنێکیش لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ مەسەلەی مانەوە یان نەمانەوەی هێزەکانی ئەگەری پێشەکاری هەیە ئەگەری دوو طرفن لایەنی چەند ئەمریکایە لە هەر لە حزەیەکە بێت لەوەیە لێ بشێتەوە ڕەنگە بەعکسیشەوە لەوانە عێراقیەکان لە ماوەی ئەم چەند مانگە ئەوەندەی تر ئەمریکەکان ئیستفزاز بکەن پەلاماری بۆ نمونە بنکە سەربازەکانیان نەدەن پەلاماری قولسوڵیەتەکانیان نەدەن پەلاماری سەفارەتەکانیان نەدەن بۆ گروپە میلیشایەکان لە عێراق بەردەوامن ممکنە لە ئەنجامی ئەم ڕووداوانە ئیستفزاز ببن و زوو بڕیار بدەن بکشێنەوە کەواتە تۆ وەکو کورد ئەبێ حساب بۆ ئەو بکەی کە ئەم گرەوە گرەوەیەکی هەڵەیە کە ئەمریکیەکان ممکنە بمێنەوە ممکنە دەعممان بکەن قسە لەسەر زانی قسەی عیبارەتی شعبی ئەڵێ چۆلەکەی ناو دەست گرنگترەوەی کە لەسەر دارەکەیە کاکە چۆلەکەی لە ناو دەستانیە یعنی ئەبێ حساب بۆ بکەی کە شتی مەزمونە هەبێ گرەوی دووەمت تۆ هێزی پێشمەرگەیە بەرگریکردنی هێزی پێشمەرگە بەرگریکردنی هێزی پێشمەرگە یەکێک لە بنەما سەرچەکانی ئەوەیە پاڵپشتی خەڵک بۆ مەنزومەی سوڵتە لە کوردستانە بەهێز بێ ئەبێ یەکێتی و پارتی و گۆڕان و ئەو هێزانێتتر لە کوردستانە تەجروبەیەکی نوێ پیشان بدەن کە هیچ نەبێت لەم چەند مانگەیە حدی ئەدنای ئەو لێکترازانە ئەو توڕێیە کە لە نێوان خەڵک و منزومەی سوڵتەیە لە کوردستانە کەم ببێتەوە ڕاستە هەنگاوێکی باشە بۆ منە ئێستا موچە بە تەواوەتی ئەدرێ بەڵام بۆ من لە پەنای ئێمە سەرێکی هەندی قەیرانی ترمان بۆ دروست بووە بانزین گرانە بێ لەو لاوە نان گرانە بێ لەوێەوە بابلین کێشەی ئاو هەیە کێشەی کارەبا هەیە ئەمانە تەسیری ئەگەر مەبەستەکەی جەناب لێرە و تەوزیفیکەین کە سوکانەکە نەدرێتە دەست قەیرانەکە سوکانەکە بدرێتەوە دەست چارەسەرەکانیەوە ئەبێ تۆ حساب بۆ ئەو بکەیکە ئەگەر بتەوێ استعدادێک لێ ئێستاوە دروستکەی بۆ ئەوی بەرگری لە خاچی کوردستان بکەی لە بەردەمە هەڕەشەی هەر هەڕەشەیە قسەکە لەسەر ئەوە نییە کە سبەینێ داعش بە هەمان ڕێتمی جاران دێتەوە عێراق داگیرەکە ئەم سیناریۆیە لای هیچ کەسێک نییە بەڵام خۆ تۆ ئەبێ حساب بۆ بکەی ممکنە ئەم گروپە تیرۆریستیە چالاک ببێتەوە یەکات ئەمە قسەی ئێمەنی ئەمە قسەی گەورەترین ڕئیسی گەورەترین زلهێزی جیهانە کە بایدنە ئەڵێ چالاکە بێتەوە ئەڵێ بۆتە هەر ئەبێت دێتە هەڕەشە لەسەر ئێمەش لە وڵاتەیە گرتووکە باشە معقولە سەرۆکی گەورەترین زلهێزی جیهان حساب بۆ بکە کە داعش ئەبێتە هەڕەشە بۆ سەر وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا تۆکو کورد حساب بۆ نەگەی کە داعش ئەبێت هەڕەشە بۆ سەر ئەمە چی پێوترێ لە چوارچەوەی سیاسەت ئەمە چی پێوترێ ئەمە من هەموو جارێک ئەڵێم کوردبینی هەموو جارێک ئەڵێن سەرکردایەتی سیاسی کورد ئەبێ پەرۆشی سیاسی تیابێت پەرۆشی سیاسی واتە بیرکردنەوە لە چارەنووسی میلەتێک باشە چارەنووس بیرکردنەوە لە چارەنووسی میلەتێک واتە احتیواکردن جڵاوکردنی هەموو ئەو ناکۆچیانەی کە لە ناوخۆی کوردستانە هەیە ئەبی ئەو ناکۆچیانە ئەو کێش ئەو جیاوازیانە ئەو قەیرانانەی کە هەیە کۆنتترۆل بکرێت ئەبێ خەڵکی دڵسۆز لەناو ئەم مؤسساتی هەرێمی ئێمە هەبێ کە پەرۆشی ئەم بابەتانە بێ کە دژی گەندەڵی بێ کە دژی ئەوە بێ کە قەیرانەکان درێژا بکەن دژی ئەوە بێ ناکۆچی هەبێ لە نێوان هێزەکانمانە دژی ئەوە هەبێ کە ئەم پەرتەوازیەیە بێتەنسیقی هەیە خۆ ئامادەکردنیە بۆ ئەم ڕووداوانە بۆ ئەم پێشاتانە ئەمانە هەموو ئەبێ ڕخنەی لێبژیرێ بە شێوەیەکی بابەتی و هێمنانە بۆی ئەم برادرانەی کە بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستانە حساب بۆ بکەن کە بەجددی خەتەرێکی گەورە هەیە خەتەرەکە خۆ هەموو جارێ ئێمە ئەوێن ئەوە نییە سبەینێ داعش بێت هەموو کوردستان بگرێت نه بەڵام خۆ هەڕەشە چییە بۆ نمونە سبەینێ لە بێت خانەقین بگرێت کە ناوچەیەکی کوردستانی و مێژووی ئێمەیە ئێمە بەجارێ لای لە میلەتەکەمان تیاچێک داعش چەندی جار پەلاماری چەندەیەکی دەوروبەری خانەقین داوە چالاکتر بێ بەهێزتر بێ ممکنە هەڕەشە لەسەر قەزاکەش خۆی دروست بکات مرکزی قەزاکە دروست بکات ئەوە هیچ لەسەر جەلەولایی دروست کردووە هیچ لەسەر مەخمور دروستی کردووە لەسەر کەواتە تو ئەبێ حسابی بکەیت حەجمی هەڕەشەکان بەندە بە حەجمی سەرچاوی هەڕەشەکەوە زۆر باشکە عەدالەت دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی دوا سەرنجەوەیە کە هیوادارین ئەم جۆرە ڕووداوانەی کە لە ئاستی عێراق ڕوەدەن لەلایەن هەرێمی کوردستانیشەوە حسابێکی وردی بۆ بکرێت تەنسیقێک هەبێ لە نێوان نوێنەرانی ئێمە لە بەغا و قیادەی کوردستانی بۆی بزانین چی ئەگوزەرێ عێراق ئەوێت چی بکە بۆ نمونە لە دانیشتنی دوو قۆڵیەکە لەگەڵ ئێرانیەکانە لەگەڵ تورکەکانە لەگەڵ سعودیەکانە قەتەریەکانە ئیماراتەکانە مەسریەکانە ئەردەنیەکانە ئەبێ بزانری هەموو ئەمانە هەدەف لێی چییە لەو هەدەفەی کە هەیە تا چەند لەسەر حسابی ئێمەیە تا چەند لە قازانجبانە ئەمانە هەمووی ورد کرێتەوە بەرنامەی بۆ دابنرێ غورفەیەکی عملیات دروست کرێ کاکە هەلە ئێستاوە تەنها غورفەیەکی عملیات دروست کرێ لە پیا عقل و خوێندەوارەکانی ئەگەر هەیە ئەم حیزبانە بوو دابنیشن حساب بۆ وەزع بکەن بەڵێ
زۆر سپاس بۆ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی زۆر چاوەڕێی ئیمانوێل ماکرۆنیشمان کرد نەگەیشت بەڵام مەرەگات بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ سپاس کاکە